مەلا مەزەر چۆنی؟ باشی؟ باشی؟ وەڵا باشم. کاکە تو دەنگ و ڕەنگت زۆر بوو لە سەغەزەی وەز سەرنجت چییە لەسەر ئەو تاوانانەی ئەحمەد شەرە؟ قادر نادر توی؟ بەڵێ. زۆر باشە. قادر نادر طبیعی هەموو جارێ تەلەفۆنە کردووە وەنیا؟ بەڵێ. هەموو جارێک وەڵام دایتەوە وەنیا؟ ئێستا بفەرموو یعنی چییە دەتەوێت چ بڵێ؟ هەلۆ. ڕاوەستە. قادر نادر؟ بەڵێ مەزهەر. طبیعی بەئەدەبەوە قسە بکە، تۆ هەر خۆ قادر نادری. توش مەزهەری قابلە چی؟ تو شەرمەز ئەدەبەوە قسە بکە کە تو دەرێ تۆ ئەبێ بەئەدەبەوە بەمڕێ تۆ گوێ بڕێ گوێ. تۆ ئەبێ بەئەدەبەوە بەم بڵێ مامۆستا مەزەر. کورە بابەتە بڕۆ لا تو مامۆستای من نی ئەتو دەزانی چییە؟ کورە توش مەزهەری مەزهەری فەرموو مەزهەر. باشە قاتر نادر قاتر گوێ بگرە گوێ. بەڵێ کوڕی مەلای بەڵێ کوڕی مەلای گەورە بەڵێ کوڕی مەلای ئەو مەلایەی کە لە دەربەندی خان و عایل و سەدام دەکرد بەڵێ قاتر نادر گوێ بگرە بە ڕێزەوە ناوبێنە بە ڕێزەوە ناوبێنە قاتر نادر کورە ئەدەبت هەبێت و مەلای بە ئەدەبەوە قسە بکە تکایە ئێستا وەرە سەرەوەی ڕێی چییە لەسەر ئەوەی واز بینە لەوەی کاکە ئاخر تەمەت و ئەولا وەرە ناو مەوزوع ڕێی چییە لەسەر کورە با بەواز کورە ڕاز ناکەی دوو جار بووە بەخوا ڕاز ناکەی دوو جار بوو جارێک بۆ شەڕە جوێن کورە مەلام ئەزانی ئینسان ئەدەبی هەبی خۆشە وەڵا ڕاز ناکەی بەو تەمەنەوە ئێستا ئەمە شەرمان لەسەوەیاننا کاکە ئەمن جوێن بڵاو ناکەمەوە بە قوربان ئەتو کابراایکی زمان پیسی ئێستا مەچۆ ئەولا وەرە سەر بابەتەکەی کورە ڕێزی چەتگەر ئەتو دەرەی مناڵی جوێن دەدەی جوێن ئەوە ئەدەبتە بابەت جوێن دەدەی هاوێستەر جوێن دەدەی بەو ڕیشت سپیە ئەڵێ درۆی دەکەی کاکە وەرە سەر مەوزوع چاوەکەم ئێستا ڕای چییە ئێستا واز بینە لەوەی کورە بابەدانشە تو بە مناڵم دەشی موالی چەندی مەزهەر موالی چەندی یەک دەقە موالی چەندی یەک دەقە موالی چەندی تۆ یەک دەقە موالی چەندی ئێتو ڕاوەز فەرموو موالی چەندی کورە خۆ کوڕە بەعسی نیم کورە کۆنە پاراستە نیم کاکەستە پرسیارەکە لێ کرایە مەلا مەزهەر یەک دەقە نانە ئەتو گوێ بگرە ئەتو بە مناڵم دەشەی کاکە ئەتو بە مناڵم دەشەی دەزانم لەبەرەوەی کاکە کابراایکی بێ ئەدەبی لەسەر ژنجیرایی ئەتو بەس پێم بڵێن بەس پێم بڵێ جێ بگرە کورە بڕۆ مەزهەر کوڕی بەعسیەکەی ئەو باوکەدە هەم دوو عایلۆل و سەدام دەکرد بەس پێم بڵێ باشە ئەو پرسیارە لێکە ڕاچێ لەسەر ئەحمەد شەرە مەچ ئەولای کورە ئەتو زۆر بێ ئەخلاقی وەکەوەی دەربەندی خان کاک ڕێی چیە لەسەر ئەوەی بەس یەک فێر بەجارشکە بە کەس مەڵێ خوێڕی لەبەر ئەوەی بە خۆت خوێڕی بووی کە گەنج بووی لە دەربەندی خان ئاها بیرتە لە دەربەندی خان بەس لە دوو ژن دەسوڕایە و باوکت دوو ئای دەکرد باشە نانە ئاخر ئینسان لەگە بێ ئەدەبە چوش تو مەلای توخوا چەند زینات کردیە
چەند جار لەسەر ژنجیرای بە مناڵم دەشێ بێعەدەبی فەلام دەرەقەت ئینسانی بێعەدەب نایم کورە وەڵایە تو هەر یان پیاوی مید بوو یان باوکت پیاوی بەعز بووی هاوڕێیان ئەوە بە شیەکەمە ئەوە دیبەیتە ئی هەندێک فرێ بدرێتە ناو کۆمەلگا کاموو داوا دەکەن ئەوە ئەخلاقی مەلایە چییە بێ بەو زمانە قاتڕ دەزان قاتڕ یعنی چ بە وشەی ئەڵڵا یعنی ئێستر مەلایەک بێ ئەو قسەیە بکە بە وشەی ئەڵڵا لەسەر چشەها ئەوە عەزەکەی لە ئەوەی لێک دەدەمەوە ئەمە ناتوانم بە مەزهەرێک بڵێم کە لەسەر ژنجیرایە سڵعی کردیە بە 5 مەلایەن بڕوا بکە مسیاریان کردبوو هەتە جاری وا هەبوو لەسەر ئیدکە بووە بڕۆ بپرسن 19 لۆ 20 بزانە مەلامەد ئەو مەزهەرە لەسەر ژنجیرا بوو یان نا چەند مانگ گیرە من ناتوانم کەسێک خائین بی پێ بڕێم مامۆستا ئەوزە پێم گوتێ مەلا مەزهەر دە قاتر یعنی کاکە هەندە شت بێ ئەخلاقی ناشیژنە مەلایەک بەو ئاستە ڕیشی ئەوەندە بەردابتەوە وشەی خوێڕی بێ ئەخلاق بەکاربینیت نەتوانیت جوابی پرسیار بداتەوە بڕۆ بپرسم برێ مەلا مەزەر لە 2019 لۆ 20 لەسەر ژن لۆ گیرای چەند جار نسیارت کردیە چەند جار زینات کردیە بە ناوی ئەو ئەڵڵایەی بە ناوی ئەو دینەی من پێی بڵێم مامۆستا کە ئامادە نەبی دیفاع لەو ژن و کچ و کوڕانە بکاتن کە سەردە بردرێن کە دەکوژێن من ناتوانم بەوانە بڵێم مامۆستا ئەو دەبێت پێم گوتێ مەلا قاتر نادر هەموو شتان دووبارەی دەکەنەوە ئەگەر ئەڵڵا هەب ئەگەر ئەو ئەڵڵایە ئەنگۆ ڕێزی لێ دەگرن کە ئاوا سوکاتی پێکوێ دەهەر بیکەن ئەمە جێم لێ نییە ئەمن ئەوە 25 ساڵە یعنی دەستەکانم نەرم بووە لەگەر ئەو جوێن و زمان پیسەی پارتیەکانی چێتیەکان ئێوەش بڕوا بکە پێم ناخۆشە بەس خۆ کاروانی خەبات بە جینالێنێ ئەوەی ڕابەکە لە بەرامبەرمان دەکرێت کولێمان دەدرێت هەمووش نیشانەی ئەوەیە هیچتان پێ نییە لەگەر ئێمە گفتوگۆ بکە ناتوان نەها تەهەڕک دەکە ئەوە 6 دقە ئەوە 6 دقەیە ها وەچی ئەویش بێ ڕەوش نیم مەقتەعەچی لێرە هەگرتێ مەقتەعەچی لێرە هەگرتێ مەقتەعەچی یەک لە دوویەک بەشی دووەمیش ئەگەر برادەر و شت گلەیم زۆر لێ نەکەن بەشی دووەمیش بڵاو دەکەمەوە بەس تو شەرەفتان ئەوەی هەندەیە فرێ بدرێتە ناو میدیا ئەو زەختەتان لە من کرد چ جوانێکی هەیە کە هەزاران گەنج و منداڵ فێرە ئەو زمانە قسەی کرد لۆ نین دیبەیت بکەین لۆ نین دیبەیت کەن ئەم لەگە چەند مەلای کەم کردیە چەند کەسی کەم کردیە بەبێ ئەوەی تەحەدا دەکەم لەگە یەک کەسیت کە بەو زمانەی قسەم کردبی هەموو ڤیدیۆکانم مایە کاچ خۆم یعنی کابرا مەلایە خۆی پێ منەزری ئیسلامەکە شەهادەکەشی تەزویرە لە سوودان هینایکی نەوەیەکە باوکی پیاوی بەعز بووە بڕۆ لە دەربەندی خان قەیدی ناکە بە خۆشی ئەونا برایەکەی جەلادی ئاکرێ بووە بەخۆی پیاوی پارتی بۆ پارتی تڕۆی کرد لەبەر ئەوەی ئەوەندە لەگەر ئیخوانیەکان چوتە پێش بڕوا بکە خۆ پارتی بوون بڕۆ ببرسن دەری کردیە لەبەر ئەوەی پارتی دەری بکا لەسەر ئەوەی پیاوی تورکیایە بەو دەرەجەی پێی بڵێ مامۆستا ئەوجە پێی دەرم مەلات مەزهەر دێ قاتر نادەر یعنی ئەو ئەدەبا دەبی چ فێرە کۆمەلگا بکە تەحەداش دەکەم ئەمن جارەکە درژوام کاکە من جوێندان بڵاو ناکەمەوە من کەسێکم ڕێز لە خۆم و بنەماڵەکەم و وەلەو پەیامەی دەگرم ئێمە دیبەیت بکەین باشە بەجددی زمانە گنێ جگەلەوەی کورە ئەو ئیشی مەلاکانە کە بە بەو گەنجانە بڵێن بەسە زمانی بڕۆن دیفاع لە باوەڕەکانی خۆتان بکەن بە سەدان ئایەت و حەدیث بە سەدان نمونە 1400 ساڵتان لەدەستە دێن دەترسێن جوێن دەدەن برینداربان دەکەن بەسە تەواز بینیان هیچیان پێ نەمێنێت تۆ کافری تۆ کافرم لەکوێ من دژی دین قسەم کردیە من دژی ئاژەڵ کوشتنم من دژی مسیار و سیغەم کە پێم وایە عینەن قەحپەخانەیە من دژی ئەو مەلا و پیاوە ئاینانم کە دیفاع لەگەلەکەی خۆیان ناکەن پێم دەڵێن کافر زەو خۆتانە ئەم نیشانگۆم پێ خائینە پێ واشە کە دوێ کە سەگ دەکوژی کە سەگت پێ تا ئەوەیە دەبیلی بدری کە ئەو زۆرینەی ئیسلامیەکان وەکومە بیر دەکەنەوە بەجددین باو باپیرانی مەوانە بوون بەهەرحاڵ هاوڕێیان یعنی بڕوا بکە من داوای لێبوردنتان لێ دەکەم ئەگەر وشەیەکم کردی بەس وەرە لە شوێنی من بە کە بەو بۆ ڕێزە 10 ساڵ لەو گەورەترم
10 ساڵ لەو گەورەترم و بەقەدەر هەموو بنەماڵەی ئەو تخوا معقولە برێم مەلا مەسخەر تخوا معقولە بم پێ بڵێم مەلا مەسخەر یعنی قسەم پێ ناڵێن یعنی ئەو ئەدەبە تۆ مەلایەک بێ لە شوێنی نالی و مەحوی و قانع و مستەفا زەلمی و مەلای گەورە بێ ئەبەو زمانەی لەگە کەسێک کە بەڕێزەوە لە بوو قسەی لەگەڵ دەکات لە دیاتی ئیدانەی بکەندێن قسە بەرمە دەڵێن ئەوە زمانی دیالۆگ و گفتوگۆیە دەیهینە ناو کۆمەلگا یعنی ئەوە گەنجێک متابعەی ئێمە بکاتن چ فێر دەبی لەو زمانەی ئەمە دەمانەیە کۆمەلگایەکی ئەوە بی بەهەرحاڵ هاوڕێیان ئەوە بوو پێم لە بڵێ مەلا مەزەر لەو 2-3 مانگ گیرای لە هەولێرێ لەسەر چ گیرای بەخۆت بە کۆمەڵێک مەلا بڕوا بکە من زانیارێ لۆ ماتێ ئەوە دکتۆر پشتیوان عەبدوڵڵا لە مێژە بڵاویشی کردەوە ئەو بە تێکستیش دوو برادەریش کە تو بابەتە چوا دێتە پێش وتیانە بە 4-5 بوونە مسیار بووە زاری وا بوو لەسەر زممەی ئیدکە بوونە چوتە سەر جێلاچی باشە چوینە ینی لەسەر زممەی کەبوو هەتا بە تەریقە دینیەکەش بوویتە شەڕ و هەرا و جیران هەر هەمیان جیران وەکو سکسی جەماعیەکە هەبوو خۆی لە هەولێرە ئەوەش کەشف بڕۆ بزانە چەند مسیاریان کردێ بە ناوی ئەوە بڕۆن لە ئەو تاریخەشی بخینزانە ئەوە وەکو گاڵتە چێک لە دەربەندیخانەزەوە بووە لێمان بوویتە نوێنەری ڕۆژێک دێدەینە سوور دەکات و ڕۆژێک سوکاتی بە ژنی شەروان دەکاتن و بەس لە هەمووی خەتەرتر بڕوا بکەن ئەوەیە کە گەنج وەلێ دەکات دژی ئەحمەد شەرعەکان نەبی دژی ئەردۆغان نەبی هاوڕێیان ببورن زۆرمان قسە کرد بەڵام ئەوە بوو ئەوە بەشی یەکەمە بەشی دووەمە من وەکوی پچر بڵاو ناکەمەوە ئەو لە قوتانە دەردەینی ئەبەو ئەدەبەوە دەبینێت ئەوی بە من دەڵێ مەزهەر بەس خێزانمە تو خاوەنی ئەو ئەدەبە بیدەبە زۆر کەس بە من دەڵێ لۆ ئەوەندە نەرمی کاکە وەڵڵا ناتوانم وەکو ئەوانە بێئەدەب بم ناتوانم نایانی خۆ ئەگەنا بێئەدەبی هەموو کەس دەتوانێت هەموو قسەیەک بکە و دیقەتشمدایە هەموو ئەو کەسانە لە سوسیال میدیا کە جوێنیان پێدەدەنەوە کە سوکایەتیان پێ دەکەن ناوێرن بەرامبەریان وا قسە بکەن خۆ منیش زمانم پیسپی ناوێرن وا قسەم لەگە بکەن لە کۆمێنتیش دەبینن کە دەبینن بە ڕێزەوە گفتوگۆیان لەگە دەکەم بەرحاڵ هاوڕێیان ببورن هەر کەم کورتێکە بێ من داوای لێبوردن دەکەم هیچ پێ شەرم نییە ئەوە زمانی من نەبوو بەس وەرە لە شوێنی من بە و بڵاویشم نەدەکردەوە ئەگەر نەتانگوتەوە ئەوە نیوەیە نیوەکەی کە زۆر خراپترە هەر وایە ئەخیریش جوابی پرسیارەکەی بەس عوسمانیەکانی داوە کە لێش نەگەڕام ئەویش پرسیار بکەم کاتە